سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەرجێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی هاوبەشی خاننشینکراوان لە کرماشان، ناڕزایەتی کرێکارانی شارەزاری لە ئاودانانی ئیلام، لە سەدارەزانی بەندکراوێک لە زیندانی قوڕوا، مانگرتنی گشتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچە ئەمەڵەیەتەکانی جنوب، کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە پاڵاوگەکانی پارسی جنوبی، ناڕزایەتی فەرهەنگیانی خانشینکراوی ساڵی 1400 لە تاران، کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە تاران و ئۆڵتیماتۆمی 7 ڕۆژێ پەرستاران بە دەوڵەت. درێژێ هەواڵەکان. کۆبوونەوەی هاوبەشی خانشینکراوان لە کرماشان. ڕۆژی سێشەممە 1 خەزەڵوەری 1403 خانشینکراوانی تامینیشتماعی کێشوەری و مخابرات لە کۆبوونەوەیەکی هاوبەشدا خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بەپێ راپۆرتەکان خانشینکراوانی کرماشان سێشەممەی هەموو هەفتەیەک لە بەردەم سندوقی خانەنشینیدا کۆدەبنەوە، بەڵام بەرپرسانی ڕۆژیم هیچ سەرنجێکیان بە داخوازیەکانیان نەداوە. خانشینکراوان باوتنەوەی دروشم، خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی و بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسەنگسازی حەقدەست بوون. ناڕزایەتی کرێکارانی شارەزاری لە ئاودانانی ئیلام. ڕۆژی سێشەممە 1 خەزەڵوەر کرێکارانی شاغڵ لە شارەزاری ئاودانانی ئیلام بۆ جارێکی دیکە دژ بە نەزانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی حەقدەست و مەزایەت دۆخراوەکان، پەرداختی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تەمینیشتماعی و سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان بوون. بە وتەی ناڕازیان بەهۆی نەدانی حەقدەست خۆیان و بنەماڵەکانیان لە دۆخێکی سەختی معیشەتیدا دەژین و بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تەمینیشتماعی ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. لە سەدارەزانی بەندکراوێک لە زیندانی قوڕوا. بەرەبەیانی سێشەممە 1 خەزەڵوەری 1403 سزای ئەعدامی مهدی چەراغی تەمەن 34 ساڵ لە زیندانی ناوەندی قوڕوا جێبەجێکرا. مهدی چەراغی 7 ساڵ لەوەبەر بە تۆمەتی کوشتنی بانقەز دەست بەسەر و دواتر لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. ناوبراو 7 ساڵی ڕابردووی لە زیندانی ناوەندی سنە تێپەڕ کرد و 2 هەفتە لەمەوبەر بۆ زیندانی ناوەندی قوڕوا گوازرایەوە. مانگرتنی گشتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچە ئەمەڵەیەتەکانی جنوب. ڕۆژی سێشەممە 1 خەزەڵوەری 1403 کرێکارانی ڕەسمی نەوت شاغەڵ لە ناوچە ئەمەڵەیەتەکانی جنوب بەپێو بانگەوازەی کە لە ڕۆژانی ڕابردوو بڵاویان کردبووەوە لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان بە کۆمەڵ دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. ماوەی چەند مانگەکە کرێکارانی ڕەسمی نەوت بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی ناڕزایەتی دەرئەبڕن، بەڵام بەرپرسانی ڕۆژیم تەنیا بەڵێنی درۆیان پێدەن و بایەخ بە معیشەتی خۆیان و بنەماڵەکانیان نادەن. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، وەلانانی یاسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و پێدانی سەختی کار، گەڕانەوەی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردوو وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، لەسەر کار لابردنی بەرپرسانی ناکارامە و کۆتایی هێنان بە دەستێوەرزانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە پاڵاوگەکانی پارسی جنوبی. ڕۆژی سێشەممە 1 خەزەڵوەری 1403 کرێکارانی ئەرکان سالسی شاغەڵ لە پاڵاوگەکانی پارسی جنوبی بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی کۆبوونەوە.
کرێکارانی یارکار سالز لە کۆبوونەوەکانیاندا خۆزیاری پێدانی حەقدەست دۆخراوەکان، پێدانی سەختی کار، جابینکردنی بیمەی دەرمانی کارامە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، وەلانانی پەیمانکار، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار، 14 ڕۆژ پشودان، نوێکردنەوەی گرێبەست، زیادکردنی حەقدەست و وەلانانی جیاوازی لە نێوان پێرسۆنەلی نەوت و ساماندانی شۆفێران بە یەکگرتووی شرکەت و گۆڕانی ڕێبەستەکانیان لە کاتیەوە بۆ قەراردادی بوون. ناڕەزایەتی فەرهەنگیانی خاننشینکراوی ساڵی 1400 لە تاران. خاننشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 ڕۆژی سێشەممە 1 خەزەڵوەر لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بوجە کۆبوونەوە و زەوایان کرد کێشەکانیان چارەسەر بکرێت. ڕۆژی سێشەممە خاننشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 لە سەرانسەری وڵاتەوە خۆیان گەیاندە تاران و بە کۆبوونەوە لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بوجە خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، هاوسەنگسازی حەقدەست و پێدانی مەزایە بڕاوەکانیان بوون. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە تاران. ڕۆژی سێشەممە 1 خەزەڵوەری 1403 بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە بەردەم مەجلسی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی سزای ئیعدام بوون. بە پێوە ڤیدیۆ و وێنانەی لە تووڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام و چالاکانی مەدەنی لە کۆبوونەوەیەکی هاوبەشدا هاوکات لەگەڵ مانگرتنی سێشەممانەی بەندکراوانی سیاسی لە کارزاری نابۆ ئیعدام بە وتنەوەی دروشم خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە بوون. ئۆڵتیماتۆمی 7 ڕۆژە پەرستاران بە دەوڵەت. نوێنەری پەرستەرانی زانکۆی زانستە پزیشکیەکانی مەشهەد ڕایگەیاند دانوستانەکان لەگەڵ بەرپرسانی وەزارەتی تەندروستی بێئەنجام بوون و ئەگەر لە 7 ڕۆژی داهاتوودا بەڵێنەکانی دەوڵەت جێبەجێ نەبێت، کاردانەوەی توندیان نەبێت. لە سەروبەندی ڕۆژی پەرستاردا ئەنجومەنی نوێنەرانی پەرستارانی مەشهەد وێڕای ئاماژەپێدان بە 5 داخوازی سەرەکی پەرستەران ئۆڵتیماتۆمی بە دەوڵەتدا کە ئەگەر لە 1 هەفتەی داهاتوودا داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت، کاردانەوەی هەواهەنگ و یەکلاکەرەوەیان نەبێت. 5 داواکاری سەرەکی پەرستەران بریتیە لە زیادکردنی حەقدەست، پێدانی مەزایە دۆخراوەکان، بردنە سەرەوەی تعرفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و کەمکردنەوەی سەعاتی کار و دامەزراندنی هێزی کاری نوێ بوو. دووە هەواڵ بانکشتی خوێندکاران و بنەماڵەکانیان لەلایەن حراسەتی زانکۆی بەهەشتی. حراسەتی زانکۆی بەهەشتی دووە بە دوای ناڕزایەتی و کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی بەهەشتی ژمارێک لە خوێندکاران و بنەماڵەکانیانی بانکێش کردووە. بە پێزانیاریەکان حراسەتی زانکۆی بەهەشتی بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک و بەمەبەستی ترساندنی خێزانەکان و گوشارخستنە سەر خوێندکاران بنەماڵەکانیان لە شارستانەوە بانکێش دەکات و پەروەندەسازی بۆ ڕۆڵەکانیان ئەنجامەدات. جێگای ئاماژەیەکە 2 ڕۆژ لەمەوبەر خوێندکارانی زانکۆی بەهەشتی دژ بە جیاکردنەوەی ڕاگەزی لە سلف سرویس و نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە بردو لەگەڵ بەسیجیەکان بەشەڕ هاتبوون. بینەرانی خوشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد و ئاسوودە.